ئەمڕۆ لە شاری لەندەن ساڵیادی 25 ساڵەی دامەزراندنی کۆنگرەی نەتەوەیی کورد بەڕێوەچوو. سەرەتای یادەکە بە دەقیقەیەک وەستان بۆ گیانی پاکی شەهیدانی کوردستان دەستی پێکرد. دواتر بەشێک لە کار و چالاکیەکانی کەنەکە پیشانی ئامادەبووان درا. لە بەشێکی تری ساڵیادی دامەزراندنی کەنەکە ڕافی خەفور ئەندامی کۆنسا وتارێکی پێشکەش کرد کە هێداتیشکی خستە سەر بەرنامە و کاری داهاتووی کەنەکە. 25 ساڵ پێش ئێستا خەباتێکی نەتەوەی دەست پێ کرد لەسەر دوو هێڵی بنەڕەتی. هێڵێکیان چۆن ئێمە بتوانین پرد لە نێوان پارت و ڕێکخراوە کوردستانیەکان کەسایەتی کورد. دواتر فواد جەمال ئەندامی کۆنگرەی نەتەوەیی کورد تێشکی خستە سەر ئامانجی دروستبوونی کەنەکە و چالاکیەکانی لە ڕابردوو پلان و بەرنامەی بۆ ئێستا و داهاتوو. لێرە بۆیە بێکەوە گوێر لە ئازارەکانی گەلی کورد یادی 25 ساڵەی خەباتی گەلی کورد کە لە کۆنگرەی کوردستان بەردەستە بۆ لێرە ئەم یادە بەرزراوگرین. هەریەک لە هیوە ئەحمەد و هەواڵ تورکان ئەندامانی کۆنگرەی نەتەوەیی کورد یادەکەیان بڕێوە برد. ئەندامی کۆمیتەی تەپشتیاری کارەکان لەگەڵتانام. دواتر لەلایەن ئامادەبوونە گفتوگوی تەواو کرا لەسەر کارەکانی کۆنگرەی نەتەوەیی کورد و هەموو لایەک هاوڕابن دەبێت ئەم ڕێکخراوە لە پێناو مافەڕەوەکانی کورد لە هەموو پارچەکانی کوردستان بەردەوام بێت لە تێکۆشە. 25 ساڵ بەر لە ئێستا کۆنگرەی نەتەوەیی کوردستان کەنەکە لە شاری ئەمستردامی هۆڵندا بە بەشداری سەدان کەسایەتی و نوێنەری لایەنە سیاسی و دۆستانی کورد دامەزراندنی خۆی ڕاگەیاند. لە ساڵیادی دامەزراندنیدا کۆنگرەی نەتەوەیی کوردستان کەنەکە پەیامێکی بڵاو کردەوە و دەڵێت کەنەکە هەوڵەکانی بۆ یەکگرتن و بتەوکردنی دیبلۆماسی کوردستان بەرفراوانتر کردووە. کەنەکە هەوڵ دەدات هێزەکانی پاراستنی کوردستان لە ژێر ڕێبەرایەتی یەکگرتوودا کۆبکاتەوە و بەهێزتریان بکات. لە پەیامەکەی کەنەکەدا دەڵێت کەنەکە لە یادی 25 ساڵی خۆیدا و لەژێر ڕۆشنایی فەلسەفەی ئەحمەدی خانیدا جارێکی تر بانگ لە هەموو خەڵکی کوردستان دەکات بەبێ لە بەرچاوگرتنی ڕەنگ، هێز، بیر و باوەڕی بۆ چوونی جیاواز و تەنیا لە چوارچێوەی کورد و کوردستانیدا وەرنە ناو کار و خەباتی کەنەکە. جێگەی هەموو کوردستانیەک لە ژێر چەتری کەنەکەدا دەبێتەوە. بنکەیەکی سەرەکیمان نییە، بەڵام ماڵی کوردی KCC هەیە کە بەسپاسەوە زۆر جار ئێمە کۆڕ و کۆبوونەکانمان دەتوانین لایەنە جێگەیان بۆ فەرهەم کردوین لێ بتوانین کۆبوونەکانی خۆمانی تێ بکەین، هەر مناسبەیەکمان تیا بکەین.